مانگی ڕەمەزان وا پێ ناتە تەوبوون پێش ئەوەی تەواو بێ بیرێک لە خۆت بکەرەوە ئەگەر ئەم ڕەمەزانە ڕۆی کە شەیطانی تیا بەسراوەتەوە ئەم ڕەمەزانە ڕۆی کاتێک کە ئەچی بۆ مزگەوتەکان جمەی دێ تۆش لەگەڵ خەڵکەکەی خۆت کەرە ژوورەوە لە ڕوود بێ دوای ڕەمەزان مزگەوتەکان چۆڵ ئەبنەوە ئەو کاتە تەوبەکردن ڕەنگە دەرفەت نەدا تا ڕەمەزانی خەبەر وەرەوە برای بەڕێزم خوشکی بەڕێزم هەتاکەی بەزەی بە خۆتانایە دوو ڕۆژی تر بە زەلیلی ئەخرێتە ناو تابوتێکەوە بەڕێتەکەن والله دوای خۆ دنیا هیچ گۆڕانکاریی بەسەرا نایە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و بەڕێزان ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە. مانگی پیرۆزی ڕەمەزان چەند ڕۆژێکی کەمی ماوە خۆت ئامادە کردووە چی بکەیت؟ پەروەردگار سبحانه وتعالى لەم مانگە پیرۆزەیە لە قورئانە ئەفەرمێ فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا. لەم مانگەیە لەم چەند ڕۆژەیە داواکەین لە پەروەردگار ئێشتا مابێتی چکەم ئەگەر ڕۆیشت بێ واوەیلا بۆ ئەو کەسانی کە وەها لە غەفڵەتا بوون بەڵام تەمەنا ئەکەم ڕۆژانی ڕابردوو بە خێر و چاکێکی زۆر بۆ ئەوانە نووسرا بێ کە ئیشیان بۆی کردووە و بۆ خەڵکانێکیش بنووسێ کە لە داهاتووە ئەیکەن. بەڕێزەکەم بێدار و هوشیار بە لە چەند شەوێ داهاتووە ئەگەر تا ئێستش تەوبەت نەکردووە پەروەردگار ئەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا لا تقنطوا من رحمة الله. چی عبدێک أسرفوا على أنفسهم پەروەردگاریش لە قورئانە ئەفەرمێ ومن يرغب عن ملة إبراهيم إلا من سفه نفسه. بە الله ئەگەر کاتێک دور كويتو ولا ملتي إبراهيم يعني ملتي توحيد يعني ملتي لا إله إلا الله يعني ملتي برزراقتني الله بتاكو تينا أو كاتا سفه نفسه خود بتشوك لتو بتشوكي هوا وآرزوكتي بتشوكي داو درماني دموچاوتي بتشوكي سفوريكتي بتشوكي روجاني كي كتشن روجي داهاتو وتلك الأيام نداولها بين الناس وكو جوانكاني ترد اكسباير بي وەکو دەوڵەمەنەکانی تر دەوڵەمەنیەکەت ئەڕوا و فەقیرە بی یاخود ئەمریت و بە مردن کۆتایی پێدێ. بۆیە بەڕێزەکەم پەروەردگارە فەرمێ هەر کەس دینەکەی من وەرنەگرێ خۆی بێ عەقڵ و جێل ئەکا. کاتێکیش کە ئێمە ئێستا لەم مانگە پیرۆزەیە هاتین بۆ عەمرە بۆچی هاتین بۆ عەمرە؟ بۆ ئەوەی تعدیل حەجەتەن معی وەکو حەجێ بنووسرێ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەگەڵ ئەوەشە فإنهما ينفيان الفقر والذنوب. تاوان ابن مسعود فرمي لاي خلچی نەزان و نەفام وەکو مێشێک وایە بەلای لوتیا بڕوا بەڵام خەڵکی لە الله ترس وا ئەزانێت چیایەکە و بەسەریا ئەکەوێ تاوانەکەت وەکو چیا بێتە بەرچاوت چکەم زۆر جار خنکاوی لە ژێر تاوانە ئاگاد لە خۆت نییە. بە خەبەر وەرەوە برای بەڕێزم خوشکی بەڕێزم هەتاکەی بەزەیت بە خۆتانایە دوو ڕۆژی تر بە زەلیلی ئەخرێتە ناو تابوتێکەوە بەڕێتەکەن والله دوای خۆت دنیا هیچ گۆڕانکاریی بەسەرا نایە. بۆیە بەڕێزەکەم ئێستاکە بیرێ بکەرەوە ومن يرغب عن ملة إبراهيم إلا من سفه نفسه. هەر کەسێک دوای ئەم میلەتە نەکەوێت کە بریتێ لە میلەتی تەوحید و بەرزڕاکردنی پایەی لا إله إلا الله خۆی سەفیق ئەکا بچووک ئەکاتەوە زەلیلی تاوانە زەلیلی هەوا و ئارەزووە زەلیلی بەردەستی مرۆڤێکێکە وەکو خۆی بەڵکو زۆر جار خۆی لە ئەو بەقوەتر و ئازاتر و ڕەشیتر و خوێنەوارتر و شایستەترە کە بیر بەو مێشکەی بکاتەوە وەکو پەروەردگارە فەرمێ فاتقوني يا أولي الألباب. لەلایەکی ترەوە مانگی ڕەمەزان وا پێ ناتە تەواو بوون پێش ئەوەی تەواو بێ بیرێک لە خۆت بکەرەوە ئەگەر ئەم ڕەمەزانە ڕۆی کە شەیطانی تیا بەسراوەتەوە ئەم ڕەمەزانە ڕۆی کاتێک کە ئەچی بۆ مزگەوتەکان جمەی دێ تۆش لەگەڵ خەڵکەکەی خۆت کەرە ژوورەوە لە ڕوود بێ دوای ڕەمەزان مزگەوتەکان چۆڵ ئەبنەوە ئەو کاتە تەوبەکردن ڕەنگە دەرفەت نەدا تا ڕەمەزانێکی تر. کاتێکیش کە ئەچی بۆ مزگەوت نایەی بۆ ماڵی مامۆستا عادیل ناچی بۆ ماڵە مەسوولێک ناچی بۆ مەقڕی حزبێک ئەڕۆی بۆ شوێنێک وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. ئەگەر چویت لەو مزگەوتە تەوبەت کرد لەوە ئەکا ڕۆژێک بێ ئەڵڵا دعوەتت کا بۆ ئەم شوێنە کە بریتە لە عەرەفات لەوە ئەکا ڕۆژێک بێ پەروەردگار سبحانه وتعالى قسمتێکت بە نصیب بکە ئەو ڕۆژەی کە وەها دێیتە ئەم خاکە کە یەومین وەلەدەته ئومه. هەر کەسێک ئەم ڤیدۆیە ئەبینێ منی بەندە لە دوعای خێر بێ بەش نەکات چکەم دوعای برای مسلمان خوشکی مسلمان بۆ براوم خوشکی مسلمانی خۆی بە وەجهی غەیب و نادیار گیرایە داواکەم لە پەروەردگار هەر کەسێ ئەم ڤیدۆیە ئەبینێ ئەگەر تاوانبارە بە زووترین کات تەوبە بکە ئەگەر چاکەکارە الله ئیستیقامەی پێ بەخشێ. داوا ئەکەم لە پەروەردگار اللهم استرنا فوق الأرض تحت العرض ويوم العرض. يا الله لەژێر لەسەر ئەم خاکە بێ حرمەتمان نەکەی گەڕاینەوە ناو خاکەکە بێ حرمەتمان نەکەی لەو ڕۆژەی کە زنومان ئەەکەیتەوە بێ حرمەتمان نەکەی
إنه ولي ذلك والقادر عليه. پروردگار بتوانايا وبدصلاته توبشمان بو آسان كاو عاقبة خيريشمان بنسيبك. والسلام عليكم ورحمة الله وبركاته. إيوه بميان بخير لدعاء خير ببشمان مكان.